پاش ئەوەی یاری نێوان بەرشلۆنە و ریال مەدرید بە سەرکەوتنی بەرشلۆنە بە کۆتایی هات لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان هاندەرانی بەرشلۆنە بە چەکی جۆراوجۆر دەستیان کرد بە تەقەکردن بە ناوی تەقەی خۆشی ئەوەش جگە لە ترس دڵڕاوچێکی زۆری لەناو هاوڵاتیان بڵاو کردەوە و قوربانیشی لێکەوتەوە بە جۆرێک تەنها لە شاری هەولێر 11 کەس بریندار بوون کە 6یان بە فیشەک بوو. نەوزاد هادی پارێزگاری هەولێریش لەبارەی تەقەکردنەکان ڕای دەگەێنێت. تەقەکردن یاسا شکاندن و گێرە شێوێ نییە، بە توندی سزای یاسایی ئەو کەسانە دەدەن کە تەقەیان کردووە. خەڵک تێدا ئازادە مەچەند چۆن تعبیر لە خۆشەکان بخوا، بەڵام ناکرێت ئەو شتانە بکەیت کە تو زەرەر بە گشتی دەگەینەوە. بۆیە ئەمە زۆر کارێکی ناڕێکە، نایاساییە، ناگونجێ لەگەڵ خوو ڕەوشتی خەڵکی کوردستان، لەگەڵ ئاینمان، لەگەڵ هیچ شتێکمان ناگونجێتن بە حقیقەت. بۆیە ئەمە ئەجراعاتەکانی ئێمە کە بە ئاسایش و پۆلیس خەریک بوونە بەردەوام دەبن ئەوانەی کە لەم بابەتاندا کە تەقە دەکرێن ئیجراعاتی قانونیان لەگە دەکرێتن. لە وڵاتە پێشکەوتوەکان لە کاتی بەدەستهێنانی دەستکەوتێکی نیشتیمانی یان بردنەوەی هەڵبژاردەکەیان یان تیپێکی ئەو وڵاتە هاوڵاتیان بە شێوازی شارستانی و ئاهەنگ و خۆشیەکانیان دەردەبڕن، بەڵام لە کوردستان بە پێچەوانەوە هاوڵاتیان بە تەقە دڵخۆشی خۆیان دەردەبڕن. ئەمەش ڕاستەخۆ کاریگەری دەکاتە سەر دەرونی تاکەکان بە تایبەتی منداڵ و نەخۆش و بە ساڵاتچۆکان. ئەم جۆرە تەقەکردن و خۆشی دەربڕینی کە ئەیبینین لەم ڕۆژانە لەم شێوانانە لەو کۆمەلگەی خۆمان کە ئەیبینین شێوە ناتەندروستەکەی کە هەیە ئەوەیە کە پەیوەندی بە ڕۆشنبیرێکی گشتی کەلتوری گشتی کۆمەلگەوە هەیە کە ڕاستەوخۆ پێم وایە دەسەڵات لێی بەرپرسە کە ئەبێ دروستی بکات و پەخشی و بڵاوی بکاتەوە بیسەپێنە بەسەر کۆمەلگا کە ئامی نەکردووە. بە دڵنیایی ئەم دیاردەی و ما باقی دیاردەکانی تریش کە کۆمەڵێک تر سوود لە ڕاوکەی لەسەر لای سەرجەم چین توێژەکان دروست کردووە، لای منداڵ بە ساڵاچ و گەورە و بچووک، ساغ و ناساخ کاریگەری ڕاستەوخۆی هەیە و بێگومان کاریگەری خراپدانێت. مامۆستایەکی ئاینیش دەڵێت ئاینی ئیسلام ئازاردانی خەڵکی بە هەر جۆرێک لە جۆرەکان بێت حرام کردووە، بۆیە دەبێت موسڵمانان خۆیان بپارێزن لە ڕەفتاری ناشارستانی و نەشیاو. هەر کەسێک بەشدار بێ لەو تەقەی کە منداڵێک ترسا بێت یاخود ئەگە کەسێک بریندار ببێت یان کەسێک بەو گولێچوو بێ ئەو کەسانە شەریک و هاوبەشن لەو قەتڵەیدا. بۆیە بەڕاستی لە ئیسلامدا ئەمە جێی نابێتەوە، شتێکی زۆر ناشینە، زۆر ناڕێکە و ئیسلام بەم کارانە ڕازی نییە. ئەزیەتدانی زمیەک جائز نییە، سزای ئەزیەتدانی ئەو هەموو مسلمانە. ئەگەرچی پۆلیس و هێز ئەمنیەکانی کوردستان و مامۆستایانی ئاینی هەموو جارێک داوا لە هاوڵاتیان دەکەن بە تەقەکردن خۆشیەکانی خۆیان دەرنەبڕن چونکە کارەساتی بۆ دوای خۆیدا دەهێنێت، بەڵام بەشێکی زۆری هاوڵاتیان گوێ بەو ئامۆژگاریانە نادەن، لە بۆنە و یادی جۆراوجۆردا تەقەی خۆشی دەکەن و زۆر جاریش قوربانی لێ دەکەوێتەوە بەهۆی گولەی وێلەوە. چاودێرانیش پێیان وایە تا حکومەت سزای توندی تەقەکەرەکان نەدات ئەو کەلتورە بنبڕ نابێت. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێیان، هەولێر.